پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبی هورەیرە سەحابەی پایەبەرز وەکو لە مسنەدی ئیمام ئەحمەدا هاتووە و لە ئەدەب المفرد ئیمامی بوخاریدا هاتووە و شێخ ئەلبانی لە سیلسیلەی حەدیث صحیحەدا بە ژمارە فەرموودەی 977 دەفەرمێ حەدیثێکی حەسەنە دەفەرمێ سئل عن أكثر ما يدخل الناس النار پرسیار لە پێغەمبەر کرا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەڵکی بەهۆی چیەوە بە زۆری دەچنە ئاگرەوە بەس بەهۆی چیەوە خەڵک دەچێتە ئاگرەوە فەرمووی الفم والفرج دووشت دوو دالەکە ئاگال لە دوو دال بێ دەم و داوێن زۆربەی خەڵکی بەهۆی دەمیانەوە دەچنە جەهەنەم بەشی دووەمیان بەهۆی داوێنیانەوە جا ئەوەی کە بەهۆی دەمەوە دەچێتە جەهەنەم پەنا بەخوای پەروەردگار گوناهەکان چێ زانێت چ بە زمان دەوترێ دەم یعنی مەبەستی زمانە یەکەم لە هەموو شتێک گەورەتر لە هەموو گوناهێک گەورەتر بەڵێ کوفر دووەمیان شرک بەڵێ ئینسانێک کوفر دەکەن نەعوذ بالله کوفرێک دەلەپەڕێنە خوای بۆ دەکەی ئەستەغفر الله یەکسەر کافر بوو حبط عمله صەربی سفر بوون کردارەکانی ڕەخنەی لە خوا دەگری جا تۆ چی ڕەخنە لە خوا بگری ئەها بە یەک زمانی خۆت ئەوە بە زمانی خۆی خستە جەهەنەمەوە دووەمیان کوفر دەڵێ بڵێ یا ئەڵڵا دڵێن نەوەڵڵا بڵێ یا فڵان کەسم پێ خۆشترە نەعوذ بالله کابراوەتی ماشاء الله وەشئت هەی پێغەمبەری خوا ئەگەر خوا و تۆ حەز بکەن پێغەمبەر فەرمووی بوەستە ئەجعلتنی لله عیدلا منت کردە هاوبەشی خوا بەس بڵێ بەل ماشاء الله وحده بەس خدا خۆی بەتەنها نەم بێ ڕیزی خواوە جاری وا ڕێز دە کەسێک دەگری بڵێ هەمومان قەرزاری فەزلی خواین پاش خوای پەروەردگار یا ڕەبی ماڵی تۆش ئاوا بێ پاشان ها نەچی بڵێ خوا و تۆ نەعوذ بالله خوا ئەوەی قبوڵ نیە یەکسەر تەواو بووی تۆ ئەبێ ئەگەر لە زمانت بێ لە شیرکە دوای ئەوە چ گوناهێک زۆر گەورەی ئینسان ماڵوێران دەکا بەڕێزان بوختانکردن هیچت بە چاوی خۆن نەدیوە وەڵڵی کاکە بە چاوی خۆشت لە فەیسبووک شتێکت دی ئەم سۆشیال میدیا وای لێ هاتۆ کوڕە ئاگاتان لە زمانتان بێ ئەوە ڕەواسی ڕسمی فڵان کەس دەسەر فڵان کەس دانن کوڕە ئەمڕۆ ڕۆژەکەی خۆ ڕۆژی خۆڕزگارکردنە بەخوا برا من حەقم نییە بەسەرەوە هەر سەیری ناکەم هەر کۆمنتی بۆ نانووسم هەر لە لای خۆم زەربی سفری دەکەم من حەقم چێ بەسەر فڵان کەسەوە خوا لە قیامەتە لە من ناپرسێتەوە بەس بەخوا لێت دەپرسێتەوە وتت هەی لەو بێ ئەخلاقا هەی لەو بێ ئەخلاقا ئەزانی ئەوە دەباتە جەهەنەم فرا لەوە چێت تاوانبار بێ لەوە چێ گوناهێکی کردبێ لە بینی خۆی خوادا دواتر تۆبە بکە بەڵام تۆ لەسەر ئەوە تازە تەواو بووی ئەوڕەن بێ تۆژێ ڕۆژێ تۆبە بکە و ڕزگاری بێ بەڵام خوای پەروەردگار تۆ محاسبەیەکی تون دەکا لەسەوەی بە فڵان کەسە گوت هەی بێ ئەخلاق ئەو کوڕوکچە دەبێت دەستیان لە ناو دەستی یەکایە ئیبراکەم لەوە چێ خوشک و برا بن بە خوشک و برایەتی ڕۆیشتنە دەرەوە لەوە چێ هاوسەری یەکتر بن لەوە چێ دەستگیران بن تۆ بۆ یەکسەر لە جامی سارەکەتەوە گومانی ئەوان پێ دەبێ ئەوان لەوانەی بەبێ شەرعی چوبنە دەرەوە جاری وای قسەشن نەکردووە لە نێتی ناو دڵەوە بوختان چی لە گوناهەکانی تر چیمان هەیە بەڕێزان غەیبەتکردن جورئەتیەوە نییە بە فڵان کەس بڵێ وایە لە پژملەوە جاران لە ئێستا غەیبەتی جاران لە مەجلیسا و ئێستا لە کۆمنتایە لە لایکێکە لە فڵان شوێنایە ناوێری جورئەتیەوە نییە بەرەو ڕووی بیاوانێ قسەی ناشینی لەسەر دەکەی ناوی خۆت دەگۆڕی ئیتر ئەوە هەر شتێک لە پاژملە بێ غەیبەت لە تاوانە گەورەکانە بە زمان دەکرێت دەباتە جەهەنەم دوای ئەوە چیمان هەیە تانە لێدانمان هەیە ناو ناتۆرە لە خەڵکنان الطعن واللعن لعنتکردن لە خەڵک التنابز بالألقاب اینجا لەقەبنان لە خەڵک لەقەبێکی بە شوێن دەخەی فەقیرە لە کۆڵی نابێتەوە ئەزانی چەند گوناهێکی گەورەیە ئەم جارەکان دەبێنێتەوە زینا و فاحیشەکان خوای گەورە بە دوورمان کە یعنی ئەوانەی داوێن هێشتا زۆر کەمترن لە زمان پێغەمبەری خوا فەرمووی ئاگاتان لەو دوودا لەبێت دەمت لەگەڵ داوێنت اینجا فەرمووی پرسیار لە پێغەمبەر کرا صلی الله عليه وسلم ئەی چ شتێک ئینسان بە زۆری پێی دەچێتە بەهەشتەوە فەرمووی لە خواترسان تەقوای خوا لەبەر خوا لە وەز لە حرام بێنی دووەمیان ئەخلاقی جوان